نێوانت چۆنە لەگەڵ خواردنانی بە پاقلەمانیەکان دروستەکرێت؟ وڵی خۆی هەموو جۆرە خواردنەکان بە سوودن ینی ئەوەی کە ڕێنمایەکانە درێت بۆ نمونە تۆ بتوانانی لەگەڵ پاقلەمانیەکان لەگەڵ کۆمەڵی خواردنی کە لە ژەمەکان تا هەبێ بێگومان بە سوودە، بەڵام زۆر جار کۆمەڵە کەسمانێ هەندێک نەخۆشی و گرفتی ئەڵێ ئیتر واز لە پاقلەمانیەکان بێنە زین ئەو کەسانە چێن یاخود پاقلەمانیەکان تا چەند بتوانین بە ڕێژە بیخۆین بۆی کە سوودی لێ ببینین زیانمان پێنەگەێنێ بۆ ڕێژەیە خۆ دەینەشی گیانە بە هەرچەند پێما بێت چونکە تۆ وەرزشەکەی بۆ تۆ زۆر باشە پرۆتینی باشی هەیە لای خۆمان کاتێ بوون منە باسی پاقلەمانیەکان نەکرێت زیاتر خەیاڵمان بۆ منە بەلای نۆکەکە ئەچە ئەیکەین بە فلافل ئەیکەین بە با بڵێن حاڵەتی نۆکە کوڵاوەکە قاورمە هەر نۆکیشە هەمووی هەم پێچووەکەی زۆر کەمە هەم زۆر بەسوودە بەڵام گرنگەوەی بە شێوازە دروستەکە بخۆین بۆ منە فلافلەکە بەخوا باش نییە. جا ئەمڕۆ تەرخان کراوە بۆ ڕۆژی جیهانی پاقلەمانیەکان. پاقلەمانیەکان بۆ ئەبێ لە 365 ڕۆژی ساڵە ڕۆژێکیان بۆ دیاری بکرێت بە قەولی سەرکۆ چۆن بیخۆین بەڕاستی ئەو سوودەی لێوە بەخۆش لێ پاقلە خۆشە سەعر وانە زۆر خۆشەکە لێ بنێن و تا زۆر کەسەرێک کەش لێک لێنی زۆر خۆشە گۆشتەکەشی تیاابێت دەبا گۆشتەکەی تیان نەبێ نەوەڵڵا بەڵام یەک تۆز بە تەماتی کوردی و دروستی بکەیت ئەوە زۆر خۆشە تۆزێکی تامەکەی ترش بکەیت هەر لەگەڵ ڕام شلابی تۆزێک تامی ترش بکەیت. جا بەڕاستی ئێستا هەر نۆکەکە نەبێ فاسۆلیایە هەموو ئەمانەیە پاقلەکانە زانین ئەمانە چۆن بەکاربهێنین هەر بۆیە بەڕێز دکتۆر چیمە ساڵحمان لەگەڵای مامۆستای زانکۆ پسپۆری خۆراک ئێستا لەسەر پاقلەمانیەکان لە زاری جەنابیانە زانیاری زیاتر وەرەگرن. دکتۆر گیان سڵاوی لێبێ بەیانیت باش بەخێربێ جا دکتۆر من بەیانیان ئەمەنە دەستم ساردا ئەم بەخێربێ سەر چاو باشی بەڕێزت خۆشحاڵ بووین بە ئامادەبوون. دکتۆر گیان ئێستا لەگەڵ سەرکۆ تۆزە باسی پاقلەمانیەکانمان کرد بەڵام بۆ ئەبێت پاقلەمەنی ڕۆژێکی بۆ دیاری کرێت جەنابە لە ڕۆزانستیەکە بە زمانی سادە پێمان بڵێ سوودی چۆن بۆ کەوای کردن قەناعەتە دروستکە ڕۆژی بۆ دابنێت؟ بەڵێ خۆی هەموو ڕۆژە جیهانیەکان بۆ هەر شتێک ئێمە ئەزانین تەنانەت بۆ ژن بۆ پیا و بۆ مناڵ بۆ نەخۆشیەکان هەموو ڕۆژێک خۆی دانراوە ڕۆژێک بۆی ئەم ڕۆژە بۆ ئەوە نییە تەنیا ڕۆژێک هی ئەو شتەیە مەسەڵەن تەنها شەشی دوو ڕۆژی پاقلە بێن بۆ بەبیر خستنەوەی خەڵکەکانە کەسەکانە کە هەم هەر لە ڕۆژێکا شتێکمان بیرە خەنەوە کە ئەمە گرنگە ئەبێ گرنگی پێ بدرێ ئەگیناخۆ هەموو ڕۆژەکان ڕۆژی هەموو شتێکە لە هەموو کاتێکا بەڵام ناڵم گرنگیەکەی لەوەیە کە ئێمە بیرمانە خاتەوە چونکە زۆر جار هەیە ئێمە شتێک هەیە بیرمانەچێتەوە یعنی گرنگیەکەی زانین بەس بیرمانەچێتەوە لەم ڕۆژە خۆشی ئەمە کچێک باوکی جوتیار بووە زۆر پاقلەمەنی کردووە پۆلای ناو بووە دوایش لەسەر مندڵ یعنی لە ڕۆژی زانای بانابانگی جینات کە ئێمە زین ئەو زۆر لە جینات و بە تایبەتی پاقلەمەنیەکانی بەکارهێناوە لەوەیە یعنی کردوێتی ناویان ناوە بە ڕۆژی جیهانی پاقلە بەڵام ئەوەی کە گرنگە لێرەیە کە ئێمە گرنگی بین بە پاقلەمەنیەکان ئەگرینە سەر پاقلەمەنیش یعنی بەتەنیا چۆن لە ناو خۆمانە کە ئەڵین پاقلەمەنیەکان یەکسەر نۆک و نیسک و پاقلەمان بیرەکەوێتە واز دەکەین ئەمسیانێ نەخێر ئەوان زۆر زیاترن ماشەکان ماشی ڕەش ماشی سپی ماشی سەوز کە ئەمانە هەموویان گرنگیەکی تایبەتی خۆیان هەیە کە ئێستا بمبورن ئەگەر ئەو بڵێم خراپترین شتی سفرەی ئێمە کەمی پاقلەمەنیەک یعنی پرۆتینە کە ئەڵین پرۆتین یعنی گۆشت و پاقلەمەنیەکان ئێمە کەینە سەر پرۆتین کە زۆر پێویستە بۆ لەشمان بە تەقریبی بۆ هەموو کیلۆیەکی لەشی ئێمە 0.8 تا 1 غرام ئێمە پێویستمان پێ ڕۆژانە پرۆتین وەرگرین کە ئێمە یعنی زۆربەی کەسەکان کەمتر لە ڕێژەیە وەرەگرن بۆ هەر کیلۆیەک مەسەڵەن ئێستا من 50 کیلۆم ئەبێ 50 گرام پرۆتین وەرگرم هەموو ڕۆژێک ڕۆکی و ئەبێت تێکەڵی بکەی لەگەڵ هەردووکیان چونکە ئێمە و ئێستا ئینە سەر ئەوەش کە ئایا من چەندێ گۆشت بخۆم ئەوە نەغرام پرۆتینم ئاياتێ ئەکەوێتە سەر یعنی جۆری کوڵان دەکەی کە ئەگەر باسی پرۆتینەکان بکەین لە پێشا دوو جۆرە پرۆتینێکمان هەیە کە لە گۆشتیەکانەوەیە کە ئەمانە باش جۆرەکان باشترە بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە پێویستمان بە پاقلەمەنیەکانە لەبەر چەند هۆکارێک یەکەم کۆلسترۆلیتیانە دووەم ڕیشاڵەکان و ڤیتامین و مینرالەک یعنی کانزاکان لە ناو تۆکڵەکەیە زۆر زۆرە
سێم هەرزانە زۆر هەرزانە یعنی هەموو کەس ئەتوانێ بیکڕێ کیلۆیە گۆشت با بڵێن بە 20,000 هەموو ماڵێک ناتوانێت ڕۆژانە کیلۆیەک 2 کیلۆ گۆشت بخوا بەڵام کیلۆی پاقلەیان نیست بە 1000-2000 ئەو پڕی 3000 یعنی ئەمە زۆر هەرزانە کوالیتیەکی باشیشی هەیە چەوریشی کەمە و سەرسەفرەمان دەوڵەمەنەکە لە ڕووی سەر کۆکشت و کاڵیشەوە ئەوەترێت هەر باشە ئاوی کەمتر ئەوێت بەڵێ لە هەموو شتەکانی خاک بە پیتەکە خاک بە پیتەکە هەمووشت یعنی تەنانەت ئێستا مەسەڵەن ببورن معنی مانگا چەند چاکی هەیە شیریە گۆشتی بەڵام غازی میتانی هەیە کە زیان بە ژینگەش ئەگەێنێ بەڵام پرۆتینەکان وان نییە تەنانەت خاک بە پیتەکەن یعنی هەر ئەرزێک کە پاقلەکمەنیەکانی تا بڕۆێنرێ زیاتر بە پیتە بێ زۆر باشە بینە سەر بەهای خۆراکی پاقلەمانیەکان ئێمە تا چەند بتوانانی وەکو بەڕێز ئاماژەی پێی کابێ ڕۆژانە ئێمە لەسەر سفرەکانمان بوونی هەبێ چۆن بتوانین ئامادەی کێنم پاقلەمانیانە ینی زۆر جار پاقلەمانەکە خۆی سوودی هەیە بە سەوزەکەی و بە سروشتەکەی خۆی بەڵام ئێمە بە شێوازی ئامادەیەکەین بەڵکو زیانمان پێکێنێ نەک سوودمان پێ بکێنێ ڕاستە سوودەکانی یعنی ئەگەر بە بچینە لە پێش سەر ئامادەکردنەکەی ئێمە زۆربەی بینەرانی شستەگویان لێ ئەڵێ من کە ئەی خۆم یەکسەر غازاتێکی زۆری پێ دروستەکەم مەعیدەم پێی تێک کەچێ هەندێ هەیە ئەڵێ مەعیدەم ناتوانێ هەرسیکە ئەوەی لە ناو خەڵکە خۆی لە ڕاستیان شتێک وانە ئەڵە کۆلۆنم هەیە هەمومان کۆلۆنێکمان هەیە بەس ئەوانی کە ئەڵێن کۆلۆنمان هێواتە غازاتیان هەیە ئەمە بە زۆربەی بە پاقلەمەنیەکان دروستێکە ڕێگەیەکی زۆر ئاسان من ئەتوانم یعنی فێریان بکەم کە ڕێژەی غازات زۆر کەمەکاتەوە خۆی هەندێک لە غازات تیکەم ئەمە زۆر ئاساییە هەموو کەسێک یعنی کە غازاتی هەبوو کە ڕێخۆڵەی جوڵە واتە تەندروستە یعنی ئەگەر یەکێک هیچ غازاتی نەبێ یعنی ئەتوانی بڵێ باشیش نییە تەنانەت یعنی ئەبێت و هەندێک غازات هەر هەیە ئەم غازات بەڵام هەندێک زیاد لە حەد وسکیشی پێی ئاوسێ ئەمە بە تەنیا کردنە ئاوی یعنی ڕۆژێک ئەگەر من کە ئەزانم بەیانی لێی ئەنێم یان تەنانەت لە کاتی زستانە 2 ڕۆژیش ئەتوانین بیکەینە ئاو ناو بەنا ئەو ئاوەی بڕێژین ئێمە شتێکمان هەیە پێڵێن لکتنز یەکگرتنی بینی کاربۆیدرێت و پرۆتینە کە ئەمەیە هەرز ناکرێ یان زەحمەتە بە هەرزکردنی لەبەرەوە ئەو غازاتە دروستەکە لەبەرەوە ئەو کەسانە ئەگەر هەموو پاقلەمەنیەکان کە ئەڵێم هەر هەمویان بێ جیاوازی بیکەیتە ئاو 2 ساعت 3 ساعت جارێ ئاوەکەی بڕێژی شەوێت تا بەیانی لە ئاوا بێ دوای ئەو ئاوەی بڕێژە و لێ بنێ و ئەگەر بکرێ بە بخاریش لێ بنێ یان ئیتر بخارەکە هەر جۆرێکت بێ ئەمە ڕێژەی غازات و ئەو لێکتنزەی بە تەواوی کەمەکاتەوە بە هیچ جۆرێ ئازار بە کەسەکان خۆراکیەکەی لە خۆراکیش نابات نەخێر ناوەڵا چونکەینە بێ و ئەگەر یعنی کە ئیکیت ئەو تەنانەت گەورە شەبێ کاتێک کە تۆ ئیکوڵینی ئاویشی زۆر ناوێت کە ئیتە بخیتە بخارەوەیان شتێک یعنی سووتانیشی کەمە بێت یعنی لەوانەشا ئیسفادەی لێەکەین جا ئێستا چۆن لە ژەمەکانمان جێیان بۆ بکەینەوە دوکتۆرەوە لە لای خۆمان نۆکاو بۆ نانی بەیانی هەر زۆر باوە بەڕاستی چۆن لە ژەمەکانەدایانێن خۆی یعنی نۆکاو ئەکەوێت یعنی هەموو پاقلەمەنیەکان ئەکەوێتە سەر ئەو چۆنیتی لێنانی هەندێک کەس هەیە لە کەفەکە ئەها زۆر جار هەیە لە کەفەکەی ئەگریت و فڕێ ئەم کەفە پرۆتینەکەی ناویەتی نابێ بە هیچ جۆرە فڕە بدرێ نەخێر بەڵام ئەی چی بکەین بۆ ئەوەی ئەم کەفە دروست نەکا منزەری لە لامان جوان نییە لە پێشا کە کردومانەتە ئاو یەکسەر بیکەینە ناو منجڵێکەوە وەک چۆن گۆشت هەڵەکزێنین ئەمیش تۆزە گەرمیەکەی لی بەم گەرمیە 3-4 جارێ تێکی بین بۆ ئەوەی پرۆتینەکەی لە ناویە بیبەستێ پێش ئەوەی ئاوی تێکەین لەسەر ئاگرەکە یان کە ئاومان تێکرد ئاوی لە کوڵی تێکی ئاوی گەرمی تێکی بەڵام ئەگەر جوان خۆی کوڵا بە یەک تۆز لە ئاوەکی خۆیەوە ئاو یعنی پرۆتینەکەی لە ناویە بەستی ئەو کاتە ئاوی ساردشی تێکی کێشە نابێت ئەمە وای لێکە پرۆتینەکەی نەیەتە دەرێ ئەگەر ئێمە بە ڕێگەیەکی دروست لێ بنین و پرۆتینی نەیەتە دەرێ ڕێژەی هەر 100 گرام یعنی هینی کوڵاو بە شەرت یعنی نۆکێکیان پاقلەمەنیەکی باش بێ نزیکەی 9 بۆ 10 گرام پرۆتینمانەیەتێ لە 100 غرامی بەڵام هینە کوڵاو لە 100 چونکە 2 قاتە بێت نۆک و نیسکی و یعنی هەموو پاقلەمەنیەکانی نەکوڵاو بۆ کوڵاو 2 قاتە بێ یعنی لە نەکوڵاویە لە بروی ئێمەزانی تەنانە حجمەکەشی گەورە ئەبێ ئەگەر لە ئەوە نزیکەی بۆ 16 بۆ 20 حەسەب جۆری کوڵاندەکەی تۆزێ فەرقەکە لە 100 غرامی نەکوڵاوە تقریبا 9 بۆ 10 غرام لە
100 غرام دانوێڵی یعنی نۆکی کوڵاوە یان هەر هینێکی تر جا من دکتۆر حەزەکەم هەندێک لەو پاقلەمانیانێ سا بە تایبەتی ئەمە فاسۆلیا و نۆکە ڕۆژانە زۆرینەی بەکاری هێنین فاسۆلیا ڕاستە فاسۆلیا زۆر کەس هەیە ئەڵێ هەر تەرکم ماوە لەبەرەوەی کە هەر ژەمێکی خۆم یاخو ماش هەر ژەمێکی خۆم سکم پێ ئاسێ ڕاستە ئێمە فاسۆلیا زانی سوودی هەیە باشە یەکێکە لەو پاقلەمانیانی سوودی بەڵام لە شێوازی ئامادەکردنەکە زۆر جارڕێ دۆشاوەکەیەتی یاخود چیکەیتی یەکرێ خراپە بۆ من چۆن ئامادە بکرێ کە تەندروستە خۆی کە من بەو شێوەیە کەوتم بکرێتە ئاو زرد بکرێ ئەمە یعنی ڕێگەیەکی زۆر دروستە دوای ئەوە تەنانەت ئێمە توانین زەڵاتە یعنی شەرنی ئێمە فاسۆلیایان هەریکی کان ئیلا بە شلەبی خۆین ئەتوانرێ یعنی حتا دایکەکان بۆ ئەو کەسانی کە ئیشی دەرەوەیان هەیە درنگ ئەڕۆنەوە ئەتوانێت لە کاتێکا کە لە ماڵەوەیە زەردی بکە لە مجەمیدەیە هەڵی بگری هیچی لێ نایەت هەڵبگیرە دوایی بۆ کاتی پێویستی مەسەڵەن بەیانی من دەری بێنم بیخەمە بەشی خوارەوەی سەلاجەکە هەتا ئەگەڕێمەوە لە دەوام کە هاتمەوە یەکسەر بیکوڵێنم کەواتە تۆ هەم ئەتوانرێت لە شێوەی شلەیە بخورێ خۆی شلە هەندێک کەس مەسەڵەن بە تەماتەکەی لەوانەیە کێشەی هەبێت خۆشی ئەو دۆشاوی کە لە بازاڕە هەیە زۆر جار هەیە شتی تری تێئەکرێن مەسەڵەن تەنانەت شەکری تێئەکرێ شتی تێکرێ بۆ ئەوی ڕەنگەکەی جوانتر بێ بۆ ئەوەی تۆبێ لەبەرەوە ئێمە مەرج نییە بەس بە شلەبی خۆین ئەتوانی تۆ قاپێک فاسۆلیا تێکەڵی زەڵاتەکەتی بکەیت ئێستا من زۆربەی کات بۆ ئێواران بۆ ئەو کەسەی کە ئێوێ ژەمێکی دروست بخوا قاپێک بێنێ ئەوەی زەڵات یعنی ئەوەی سەوزەکە خوا یابی لە ماڵە کە لەرم و قەڕنابێت و خەیار و تەماتە و ئیتر هەرچیەکە بێ تێکەڵی بکە و بێنە قاپێکیش لەو فاسۆلیا زەردکراوەی تێکەڵ بکە کەوچکێ دوو کەوچک زەیتی زەیتونی پێوەکە گیاوشکەکانمان هەیە ئێمە یعنی هەموو ماڵێک خۆزگە ئەوەی هەبێت کە شتێکی زۆر بەسیتە نرخێکی زۆر هەرزانی هەیە بۆ بزانم یەکتینی ئەوەنە بکڕی 1000-2000 ناکە کە لەوانەیە بەشی مانێک بکە هەرچی سەوزە هەیە لە بازاڕە لە لای عتارەکان هەر بڵێن بڵێت مجموعەیەک سەوزە بۆندارەکانم بۆ تێکەڵکە وەکو تەرخۆن و کەرەوز و شویت و نەعنا و یعنی ئیتر هەرچی سەوزەی وشکە بوو تێکەڵی بکە دوایی چنیەک لەم سەوزە وشکە بێنێ تێکەڵی زەڵاتەکەی خۆی بکە هەر تامیشی خۆشەکە تامیشی زۆر خۆشەکە هەم پێویستی شت بە ئەوە نە بە خوێ نابێت یعنی خۆی سەوزەکان کە ئەی خۆی تۆزێک تامێکی یعنی ئەگەر بێخوێبی خۆی تامێکی نەوعێکی هەیە یعنی کاڵە لە دەما بەس کە تۆ زەیتی زەیتونەکەت تێکەڵ کرد ئەم سەوزەیە تێکەڵ کرد ئەتوانی کەمێک ترشی سماقی تێکەڵ بکرێ ئەتوانی کەمێک ڕبەهەناری تێکەڵ بکرێ یعنی لە بری خوێ کە ئەمانە تێکەڵ کرد سیرەکی ژەمێکی تەندروستی زۆر باش زۆر هەرزان کە یعنی ئێستا ئێمە ئەمانەوێ خواردنێک زیاتر بە خەڵک بڵێن تەشجێ بکەین کە هەم کولفەکەشی هەرزان بێ ئەگینا من خواردنێک 25,000-30,000 لەسەر کەسێک بکەوێ ئەڵێ من لە کوێم بوو بەڵام خواردنێک ژەمێک تەنانەت لەوانەیە کە تۆ بۆ خێزانێک ئەو زەڵاتەیە بکەی لەوانەیە نەفەری 1000 دیناریشی نەکەوێ کە ئەمە ڕێژەیەکی زۆر تەندروست و زۆر باشە لەبەرەوە ئێمە کە ئەڵێن پاقلەمەنیەکان هەم پرۆتینێکی تایە زۆر باش هەم ڕیشاڵی تایە بۆ ڕێخۆڵەکانمان باشە هەم کانزاکان یعنی هەموو جۆرە کانزاکانی تایە کە ئێمە بۆ لەشی ئێمە تەندروستە و پێویستمان پێێتی بخورێت بۆ مناڵان چی دکتۆر؟ بە هەمان شێوە سەحەرخان ئەتوانرێ بەس لەبەرەوەی ئەمان دەنکەکەیان تۆزێک ڕقەیان لەوانەیە مناڵ تەنانەت مناڵی 7 مانگانیش بۆی ورد بکرێت بە جوانی بۆی تێکەڵ بکرێ ینی تەنانەت یعنی وەختی خۆی کەنۆکیان ورد دەکرد دووە تەواوی و زەردەچەوەیان پێ ئەوە کرد یعنی حتى تەنانەت داو دەرمانەکانیش بەڕاستی لە زستانە ئێمە زۆر پێویستمان بۆ خواردنانەیە کە ئیلتیهاب نییە کەلیمەیە کە ئینفلەمەیشنی پێ ئەوترێ وەکو ئیلتیهابە هەوکردنە بەڵام سەبەبەکەی بەکتریانیە بەکتریانیە جاری وایە لە چەوریەکی زۆرەوە لەم چەوریانەی کە چەوریە دەستکردەکانە یعنی ڕۆنەکان یان پەنیر و ئەمانی کە ڕۆنی دەستکردی تێکراوە ئەمانەی هەمووی تێکراوە کە ئەمانە ئەو ئینفلەمەیشنە ئەو هەوکردنە زیادەکەن لە لەشە بەرامبەر بە ئەوە زەردەچەوەکان یعنی مادەی زەردەچەوە بمەرجێک لە زەردەچەوە بۆ هەر کەوچکە چایەک زەردەچەوە ئەبێ سەری کەوچکە چایەک ئاڵەتی ڕەشی تێ بکرێ لەبەرەوەی مادەی کورکومین لە ناو زەردەچەوەکەیە هەیە
ئەم پێپەرین لەناو ئاڵەتە ڕەشەکەش ئامادەی پێپەرین هەیە و ئەکە ئەو کرکمینە بمژرێ ئەگینا خۆی بەتەنیا تۆزێک زەحمەتە بۆ مژین بۆ هەموو چێشتێک هەموو کاتێک کە زەردەچەوت بەکارهێنا بێ ئاڵەتی ڕەشیشی لەگەڵا بەکار بهێنرێ بۆ ئەوەی سوود لەو کورکمینە بکرێ بمژرێ کە لە ناو زەردەچەوەکەیە هەیە. هەروەها ئەتوانی زەنجەبیل کە زەنجەبیل دیسان ئەویش دژە هەوکردنە هەرس ئاسانەکە خواردنەکەش هەرسیشی ئاسانەکە یعنی مەسەڵەن تۆ یەکێک نۆک بخوا بە زەنجەبیلەوە هەرس ئاسانتر هەرسە بێ وەک لە ئەگەر بە تەنیا بیخوا لەبەرەوە ئەمانە زۆر باشە و طبعاً ڕێژەکەشی باش نییە کە مەسەڵەن یەکێک هەر بە ڕووتی دانیشەیە قاپ نۆک بخوا بە ڕوتینە باشترە کە لە سەوزەیە بخورێ یان ڕێژەیەکی زۆر هەندێک جار بەداخەوە لە بازاڕی شائیبینی کە پاقلەکە کوڵاوە خۆی پاقلەکە زۆر سوودی هەیە بەڵام ئەهێنن ڕێژەیەکی زۆر ئەم زەیتەی تێ ئەەکەن و لە هەمووشی کێشەتر زەیتەکەش ئەسووتێنن بەڵێ سووریەکەنەوە تایە لەبەرەوە من یعنی پێم باشە پاقلە بخورێت کە تەنانەت ئەگەر وەکو ناوەندە ژەمێک بێ لە ناو بازاڕەکانە زۆر باشە بەڵام باشترە کە خۆی بە تەنیا بخورێ نەکلەوەی کە ئاواهی ڕۆنێکی ڕێژێکی زۆر ڕۆنی تێکەن و سووریشەکەنەوە ئەو سوورکردنەوە هەندێک جار یعنی ئەوە نە بۆ ئەوی زۆر جوان سوور بێتەوە و کرسپی ببێ و تۆزە ڕق ببێ هەندێک جار ڕۆنەکەش ئەسووتێ پێوەی کە ئەمە دروست نییە خۆی بەداخەوە زۆر جاریش کۆمەڵێ سۆسی کەشی پێوەکەن کە ئەوانش کۆمەڵە لەوانێت زیانی بێ دکتۆر پرسیارێکی ئەوە بکەین بزانین پاقلەمانیەکان کاریگەریان لەسەر نەخۆشیە درێژخایەنەکان بە تایبەتی یەکێ لەو نەخۆشانە شەکرەیە تا چەند بتوانین ئێمە لە ڕێگەی پاقلەمانیەکانەوە کەمترین کەس تووشی ئەو نەخۆشیە بێ کە ئێستا بەداخۆ زۆربەی ماڵ کە کەسێکی نەبێدوانی هەیە تووشی نەخۆشی شەکە بوو خۆی ئێمە نەخۆشێکمان یعنی نەخۆشی شەکرە بە تەنیا نییە لە ڕاستیە پاش فترێک پێڵن میتابۆلیک سندرام یعنی لە هەرسکردن یعنی لەش کە خواردنەکان سەرفەکە کە پێڵن میتابۆلیزم لەمەوە دروستە بێ لەبەرەوە شەکر زەخت نەخۆشیەکانی دڵ سیانەیەکن یعنی پێکەون وەکو چەند سێکوچکەن پێکەوە بە تەنیا هیچ نەخۆشیەکان بە تەنیا نامێنێتەوە فترێکی کەمە ئەبێ بە ئەوانی تر کە ئێمە لە ڕێگەیەوە هەرسێکیان لەوەیە کە چەوریە ناتەندروستەکان یعنی ئەوانەی کە چەوریە تێرەکانی پێ ئەڵێ کە لە گۆشتی حەیوان و ئەوانەیە هەیە یان لە ناو شیر و ئەمانە یان ڕۆنە خراپەکانی کە ئێمە بە خراپی بەکارێنین یان ئەیان سووتێنین ئێستا زەیتی گوڵە بە ڕۆژە بە ڕێژەیەکی کەم بیخۆ کێشەی نییە بەڵام مایەوە ئەم زەیتە و جارێکی کە بەکارمێنێناوە یان سووتێنرا ینی ئەمانە هەموویان ئەبن بە هۆکاری نەخۆشی لە لەشمانە ئەمە چەورێت یعنی ناتەندروستەکان کە پاقلەمەنیەکان تیانە نییە هیچ جۆرە چەورێکیان تیانی ڕێژەیەکی زۆر کەمە یعنی کە ئەتوانێت بڵێ نیەتی ئەمە لەلایەکی دووەم ڕیشاڵێکی زۆری تایە ئەم ڕیشاڵانە بۆیە ناڵێم زۆربەی کەس کە ئەڵێ تووشی غازاتە بن پێی ئەمە ئاساییە بەس ئەگەر ڕێژەکە زۆر بوو ئەوە کێشەی هەیە لەگەڵ لێکتەنزەکەی کە باسم کردوتم لە بینی کاربۆهیدریت و پرۆتینەکەیە هەروەها ڕێژەیەکی باش پرۆتینی تایە ئەمانە یعنی لە هەموو لایەنێکەوە تەندروستە کە بخورێ ڕێژەی پرۆتینیش کاتێک ئێمە کە پرۆتین زیادەکەین لە خۆراکمانە کەمتر برسیە بین ئێستا بۆچی من هەمیشە ئەڵێم میوەکانتان بە ڕۆژ بخۆن برنجت هەبوو نیوەڕۆبی خۆ ئێوارەمەی خۆ لە ڕاستیە ئەگەر ئێمە تەحلیلی بکەین ئەم برنجە ئەگەر من نیوەڕۆ 100 کالۆریم باتێ ئێوارە 600 مایاتێ خۆ ئێوارە 150 نایەتێ هەمان شتە بەڵام کاتێکە تۆ کە برنجە خۆی لە ئێوارەیە لە سعات 6 تۆ برنجە خۆی ناگاتە سعات 10 برسیتە چونکە کاربۆیدراتە یعنی شەکرەمەنیەکانە زوو هەرسە بێ بە 2 سعات هەرسە بێ و ڕێژەی ئەنسولین ئەڕژێ ئەوەیشی کە لێت زیادە ئەبێ بە چەوری هەڵی گیرێ لە ورگایان لە هەموو جەستەیە بەڵام کە پرۆتینت وەرگرت پرۆتینەکەوانیە ماوەیەکی دوور و درێژتری ئەوێ کاتی زۆرتری ئەوێ لەبەرەوە کاتێکە تۆ ئەگەر کاربۆهیدریتی لەگەڵان نەخۆی لەگەڵ زەڵاتەیەکا بێ من تەحەداکەم ئەگەر یەکێک بڵێ من ئێوارە پاقلەمەنیەکانم لەگەڵ زەڵاتە و زەیتی زەیتون و ئەوەی کە باسمان کرد بیخوات سعات دەبرسی بێت قەت برسی نابێت هەتا سبەینێ ئەخەوێ کە ئەمە ڕێژەیەکی زۆر باشە تەنانەت بۆ ئەوانەی نەخۆشی شەکرەیان هەیە ئەوانەی نەخۆشیەکانی دڵیان هەیە کە تۆ پەنکریاست
کە ئەنسۆلین ئەڕێژێ لەکەیەوە شەکرت وەرنەگرتووە هەتا بەیانی مەسەڵەن تۆ تا عەسر شتێکت وەرگرتووە کە کاربۆهیدرێتی تیابوو بێ شەکرەمەنیەکانی تیابوو بێ بەڵام لە عەسرەوە ئیتر تۆ هەتا بەیانی نانەخۆیتەوە پەنکریاست ئیسراحەتی کردووە ڕێژەی ئەنسۆلین یانە ڕژاوە یا زۆر کەم ڕژاوە لەبەرەوە لەش ئیسراحەتەکە بۆیە خۆی نەخۆشی شەکرە چییە؟ زۆر جار هەیە ئەنسۆلین هەیە یعنی بۆیە تەنانە دەو کەسانە کە شەکریشیان داعەوەزێ کە شەکریان داعەوەزێ ئەڵێ من شەکرم نییە بەعکسە و شەکرم داعەوەزێ نەخێر کە شەکریشت داعەوەزێ کەواتە تۆ ئەنسۆلینت زۆرە بەڵام لەش ناتوانێت خانەکان ئیستفادە لە شەکرەکە بکە. دکتۆر شیمەن بەڕێز لە وتەکانتە ئاماژەت بۆ کرد ئەم پرۆتەینی ڕوەکێکە لە پاقلەمانیەکان هەیە باشتر وایە لەگەڵ پرۆتینە ئاژەڵیەکانە بەکاربێنێت بەڵام کەسی وا هەیە ڕوەک کیە واتە ڕوەک خۆرە تەنیا ئەم ڕوەکانە ئەوان چی بکەن ئەوانیش سۆیامان هەیە ئەوەی کە لە ناو کوردەواریە پێڵێن گوشتی وشک خۆی سۆیا عینەن فاسۆلیا وایە ڕۆزێک بچووکتر و بۆرترە بەڵێ ئێستا ئەوە وەکو هەویری لێکن وەکو قیمەیە تەنانەت ئەو کەسانی کە ڕوەکین زۆر بە ئاسایی ئەتوانن وەکو گۆشت بەکاری بێنن وەکو قیمە یعنی تەنانەت چاکی بکەن وەکو کوبەی لێ دروستکەن شفتەی لێ دروستکەن لە جیاتیەوەی گۆشتی تێبکەن ئەمە ماوە دکتۆر زۆر ئێستش لە بازاڕەکانە بەڵێ هەیە کەس دروستێکرێت و گۆشتی تێکرد نابێت لە بری گۆشت دروستەکرێت ئەتوانێت ئەگەر یەکی گۆشت خۆر بێ ئەتوانێت تێکەڵی بکە وەکو چۆن نیو بەنیو من حەزەکەم گۆشتیش بخۆم حەزی شەکەم پرۆتین زۆر ویرگرم بەڵام چەوری زۆر نەبێ لەبەرەوە وەکو پاڵ پشتێک تەنیا ڕووەکە کە خۆی نەمانوت پرۆتینەکان یعنی هەموو ئەماینۆ ئەسیدە باشەکانی تایە لە هی حیوانیە لە هی نەباتیە تەنیا سۆیا ئەوەی تیا هەیە زۆر باشە دکتۆر بینە سەر بابەتێکی ترن ئێستا ئەبینی بچینە مارکێتێکەوە لەنا ئەو مارکێتەیە هەموو پاقلەمانیەکانە بینین لە چی وەرزێکا بچی بەڵام چییە لە قوتونراوە ئایا ئەو بەها خۆراکی پاقلەمانیەکان کە لە قوتونراون ئەمێنێ یاخود ئێمە هەتا ئەتوانین سەوزێکە بەکاربێنین ئەمە بەکارنێنی خۆی وەکو بەها خۆراکی بەهای خۆراکی تیا ئەبێت باشە تایەتی بەڵام ئەمان کە ئەقلێنرێ مەوادی حافزەی تێکرێ ئەم مەوادی حافزە هەمووی مەوادی کیمیاویە کە تێکرێ لەبەرەوە یعنی من وەکو خۆم ناڵێم هەتا ئەتوانن ئەمەی خۆمان بکڵێنن هەم هەرزانتریش ئەکەوێ هەم تەندروسترە تۆ یەکەم جار ئەیشۆیتەوە یعنی ئەگەر تەنانەت ئەگەر مەوادێکی کیمیاویشی پێوە کرابێ ئەمەی کیسەکان تۆ ئەیشۆیتەوە بەڵام ئەمەی ناو قوتوەکە تۆ ئەگەر ئاوەکەی بڕێژی ماوەدە حافزەکەی ڕێژی بەڵام زۆر لە بەها خۆراکیەکەشی لەگەڵا ئەڕێژی لەبەرەوە ئەتوانرێ بەکار بهێنرێ بەڵام باشترە کە ئەمەی خۆمان یعنی ئەمەی کە بە کیلۆ ئەفرۆشرێ ئەمانە بەکاربێنین باشترە و سوود و بەهای خۆراکیشی هەم زیاترە هەم مەوادی پارێزەریتیانە. دکتۆر دوا پرسیاری من لە بەڕێزت ئەم با بڵین ڕوەکانە ئەم پاقلەمانیانە ئێمە بەکارمان هێنا هیچ ڕانیماییەک هەیە بۆی کە بۆ منە کاتێ من فاسۆلیان بەکارهێنا فڵانشت بەکارهێنا بەسە بۆ منە فاسۆلیای سوور ئاسنیتیا هەیە باشتر وایە لەگەڵ چا نەخورێ ئەم ڕێنماییە بۆ پاقلەمانیەکانی تر هەر هەیە بەڵێ خۆی هەموو پاقلەمانیەکان یعنی هەموو خواردنێک چا ڕاستە ڕێژەی ترشی زیادەکە هەندێک جار هەرز زیادەکە بەڵام لەگەڵ ئەوەشا کە ئاسنی ناو خۆراکەکان هەم ئاسن هەم کالسیۆم یعنی ئەوەی کە لە شیرەمەنیەکان بەدەستێت هیچیان یعنی ناهێڵە بمژرێن بە باشی یعنی تقریبا 170 ڕوا لەگەڵ هەموو پاقلەمانیەکە ئەمە لەگەڵ هەموو خواردنەکانە بەعام لەبەر ئەوە باشترە ئێمە چۆن وتوانە تی تایم یعنی کاتی چا جیاواز بێ لە کاتی خۆراک کە تقریبا سعاتێک 2 سعات بکەوێتە پاش خۆراکەکانەوە یعنی لەبەرەوە باشترە ئێمە چا لەگەڵیانە نەخۆین بەڵام ئەگەر بیشخورێ ئەبێت زۆر بە یعنی چایەکە زۆر ڕوون بێ لەگەڵیا بخورێ و باشترە بەڵام لەگەڵی نەخورێ ئەتوانین ئاوە گەرمەکەی لەگەڵا بخۆین ئەتوانین چای زەنجەبیل یعنی چا هەیە لە دەرەوە چای گیایەکانی تر بە تایبەتی چای زەنجەبیل وەکوتم هەر زیادەکە ئەگەر کەسێکی تۆ زۆر حەزت لە چایە و
لەگەڵ نان خواردن تحمل ناکەیت و ئەبێت بخۆی چای زەنجەبیل بەکاربێنە قەیچێکە چای کەرەوز بەکاربێنە هەر چای گیایەکی تر بێ ئەتوانی بەکاربێنی و دوای ئەوە کە 2 سعات تێپەڕی ئەو ئەتوانی دانیشتێکی کە بکەیت و چایەکە بخۆیت و ئەسڵەن چا زۆر باشە بۆ وڵاتی ئێمە فلۆر و یۆدی تایە یعنی لە وڵاتی ئێمە پێویستمان بەوەیە چا بخۆین ئیتر چاکە سەوز بێیان ڕەش بێ پێویستمان پێێتی بیخۆین بەڵام کاتی خواردنەکەی یعنی باشترە لەگەڵ ژەمەکانە و باشەرەتەن لەگەڵ ژەمەکانانە بێت چونکە هەم کە ئەو چایش ئەخۆی هەم لە لایەکی کەشەوە هەموو جۆری چاکان تۆ مەسەڵەن کەمێتێک قاپێک نانەت خواردەوە مەعیدەت ئەوە نەیە کاتێک کە چاخۆی تۆزە گەورەترە بێ زشتی زۆرتر تێەکەی لەبەرەوە ئەنج ئەم ئاوەیش کە لە ناو چایەکەیە ڕێژەی ترشیم گەدە کەمەکاتەوە لەبەرەوە باشترە بۆ ئەو کەسانی بە تایبەتی ئەوانەی کە خۆیان کە ئەڵێن کۆلۆنمان هەیە و کەنهینە لەبەرەوە هیچ کاتێک ئەو کات یعنی چایەکەی لەگەڵان نەخۆن بە زەڵاتەوەی پرۆتینەکانیان بخۆن دوای ئەوە سعاتی 2 سعاتی پێچوو ئافرێتیان بێتوان ئەگەر بشتوانی شەکریشی تیانەکەی ئەوە هەر زۆر باشتر خۆی کاک سەرکۆ من یعنی هەموو جارێک کە باسەکەم ئەڵێم تۆ کە شەکر ئەخۆی بەجیا شەکرەکە بخۆ یعنی مەسەڵەن زۆر شەکر ئەگەر تۆ شەکرەکەت خواردیان خورمات خواردیا هەر شیرینیەکەت خوارد بەجیا زیانەکەی ئەمە بەجیایە بەڵام کە فێر بووی چا بە شەکرەوە بخۆی تۆ لە ڕۆژێکە بەلای کەمەوە 3 چاخۆی 3 جار ئەبێ 3 عیارە شەکر بخۆی وەنیە بەڵام ئەگەر چایەکەت فێر بووی بەتاڵی بیخۆی لەوانەیە تۆ ڕێنەکەوێ ئەمڕۆ ئەسڵان پاقلاوەیەک بخرێتە بەردەستت بیخۆی لەبەر ئەوە من ئەڵێم هەمیشە کە شیرینیش ئەخۆی شیرینەکە جیاکەرەوە لە چاکت قاوە بە تاڵی ئەخورێ بەڕاستی چون چێژە بێت لەو تاڵێ بەڵام چاتۆزە تفتیەکی هەیە لە باوەڕ بکەیان یعنی جۆری لێنانەکەی ئێمە کە ئەڵێن کە چاکە لێ ئەنەی لە ماوەی 2-3 دقەیە کەدای ئەنەی بۆ ئەوەی دێم ببێ لەوە زیاتر کەمایەوە ئەبێ بیپاڵێوی تڵپەکەی تیان نەهێڵی ئەم تڵپەی کە تیا ئەمێنێتەوە یعنی زۆر کەسەیە چالێ ئەنێ ئەی خاتە زۆر جارێ خرێتە سەر سەماوەریان لە تەنیشتی سەر زۆپاکەدا ئەندرێ بە 2 سعاتدا ئەندرێ ئەم چایە زەرری زۆر زۆرە ئەبێ چا ئەگەرداتنا لەسەر زۆپاکە قەیچێکە ئاساییە دوای 4 دقە 5 دقە بیپاڵێەوە بیکەرە قۆریەکی تر و بەبێ تڵب لە ئەو تەنیشتەیە داینێ ئەو کاتە بۆ چەند سعاتێکیش دانی کێشە نابێ بەڵام چا کەمایەوە ئەمەیە کێشەی تفتێکەشی بۆ دروستە بێت و کە ناخورێ لە بابەتەکە دووری شەکەی نوێترە بەبێ ماڵەوەی لە جەنا بکەین بەڵام دکتۆرەگە بە کورتی پێمان بڵێ چا لەگەڵ کەسی وایت لەگەڵ تووشیرینەی خوارد و 3 دەنێک تووشیرین هاتووە سپیەکان بۆی وشکەکان لەگەڵ ئەوە ئەیخوا کەسی وایە وەکو خۆم لەگەڵ مێوژێکی 2 دەنێک مێوەژ یان خورما ئەمانە بەڕاستی هەر خراپە یان خۆی ناڵێم خراپیەکەی لەوەیە چایەکە تەسیری ئەبێ بۆ يعني ئەگەر ئاسنێکی تیاویان کالسیۆمێکی تیا بەس بەنسبەت مەسەڵەن تو ئەوانەوەتیانە بەس ئەبێ ئێمە هەوڵ بین خۆمان فێر بکەین چاکە بە جیا بخۆین دوای ئەوە تۆ تو شتێکی زۆر باشە تەنانەت ڕاستە شیرینە بەس شەکر بەرز ناکاتەوە زۆر هەموو تووتەکان یعنی ئەوانەی کە لە تووەکانن مێوش هەر شتێکی باشە ناوکەکەی بخۆی زۆر باشە بەڵام هەوڵ بدرێ هەموو کەسێک کاتێکی کە ئەم شیرینێت بخۆ بەڵام فێر بە چایەکە هەم ڕوونتر ئەی خۆی چونکە ئەگەر تۆ چات بە شیرینی خوارد ئەگەر تفتێکیش تیابێ ئەگەر ترشەیەکیش تیابێ گوێنایەتێ خستیش بێ گوێنایەتێ بەڵام کە ڕوون بوویەوە ئەو کاتە هەم زەرەری نابێت هەم تۆ خۆش ئەپارێزی لەوەی کە مەسەڵەن من شەو جاری وایە سعاتدا چایەکێت من ئەم چایە ئەگەر بیخۆی بەتەنیا تۆزێک خەوتێکە بەڵام ئەو زەرەرەی نییە بەڵام کە شەکرێکم لەگەڵ خوارد يعني حتى كألين شكر تنانت بتوب خورما وهموش تكوا زياني كي كم دروست كر. بله دست كان خوش به دكتور سپاس بوتو سپاس بو زانیاری کانی به هیوای کیما همیشه چون روزی دیاری کرا بو پاکلمانی کان بتوانیم اما وکو بهای خوراکی لجما کان معنا هر وکو دکتور آماجی پیا بتوانیم دا همو جورکانی بله همو جورکانی بوشی وازش آماده بکن که سودی هبه بومن دوباره سپاس بوتو. سپاس بو. است خوش به.